تخوا بشارێک لێ بکە. ئەگەر بێت و ئەوەی کە ئەمڕۆ هەیە ئەو ئیحسایەتانی کە هەیە لە عالەمدا لە هەموو دنیا چەند هەزار کەسێک بە ڤایرۆسی کۆڕۆنا مردووە، چەند هەزار کەسێک. لە ساڵی 2015 6,400,000 کەس بە جغارە وەفاتی کردووە. 6 ملیۆن کەس. ئەم ڕێژەی کۆڕۆنا ناگاتە ڕوبعی ئەم ژمارەی کە لە ساڵی 2015 بەس بە نەخۆشی جغارە مردوون. هەر لەم دوو مانگەی ساڵی 2020 ئەو دوو سێ مانگەی کە ڕۆیشتووە، ئەزان بەس ئەو کەسانی کە بە جغارە مردوون چەند کەسن؟ 764,000 کەس. ئەی بۆچی ئەو کەسەی جغارە خوا خۆتی لێ بە دوور ناگری؟ ئەی بۆ دوکاندارەکان جغارەکانتان لە دوکانەکانتان فڕە نادەن؟ ئەی بۆ کەسێک کە جغارەکە لە ناو جیرفاندا بۆ فڕەی نادەی؟ ئەی بۆ لەوە ناترسی؟ ڤایرۆسی کۆڕۆنا خراپتر و ترسناکترە یان جغارە؟ تخوا پشارتان لێکم 6 ملیۆن کەس بە جغارە بمرێ، 2,000 کەس بە کۆڕۆنا مردووە. چییە؟ ئێ بۆ لەوە ناترسی پێم ناڵێی؟ هەر لەم چەند مانگەی ڕابردوودا ئەوانەی کە بە نەخۆشی عەرق خواردنەوە مردوون، گەنجە خۆشەویستەکان گوێ بگرن، 382,000 کەس بە عەرق خواردنەوە مردووە لەو دوو سێ مانگە. کەس باسی ئیحسایەتان ناکا بۆ لەبەرەوەی گەنج و میلەت سەرخۆش و بێهۆشەکات، کێشەیان نییە، بەتایبەتی لە وڵاتی موسڵمانان. ئەوانەی کە بە دامێنپیسی و بە نەخۆشی ئەیدز مردوون 270,000 کەس بووە هەر لەم چەند مانگەی ڕابردوو. ئەی بۆ لەوانە ناترسن، بۆ سڵ لەوانە ناکەنەوە. تخوا ئەگەر کەسێک ئێستا لەم شاری خۆمان تووشی نەخۆشی کۆڕۆنا بێت، هەموو خەڵک لەبەری ڕائەکا و داوا لە حکومەتە کرێ کە ئەمە لە شوێنێک داڵدە بدرێ و ئەمە عیلاج بکرێ و لە خەڵک دوور بخرێتەوە و کەس سەلامی ناکا و کەس تۆقەی لەگەڵ ناکاو. دەی ئاواش تۆقە لەگە جغارە خۆرێک مەکە. جغارە خۆرەکان ئاوا جغارەکانتان فڕەدەن، ڕەحمەتان لەبێ. کورعی بەڵێ ناتوانم چییە؟ تخوامە کێ قسە ئینسانی موسڵمانی جەری و ئازایە؟ ناتوانم. چۆن ناتوانی؟ جغاری وێ تۆ خۆت داوەتە دەستی؟ لە چیە توانای چیت نییە؟ جغارێک تووتنە، تووتن خۆڵە، یعنی ئاوا لێ بکەم وردە بێ و ئەسێتە سەر زەوی. تۆ لە چیە ترسی؟ یعنی توانای چیت نییە؟ توانای جغارەیەکت نییە. چۆن شتی وا هەیە؟ بۆیە برا بەڕێزەکانم، ئەم ترس و بیمەی کە دروستیان کرد ناو کۆمەڵگا و میلەت، ئەمە بەڕاستی شتێکی زۆر سەیرە. خۆمانە زۆر کوشندەتر و خەتەرتر و ترسناکترن. ئەی بۆچی خەڵک لی ناترسێ؟ دوورکەوتنەوە لە شتە پیسەکان و شتە حەرامەکان و خۆپاراستن و دەستگرتن بە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبەو شەوازەی کە باسمان کرد، ئەوە دڵنیا بە تۆ پارێزراوی بە ئیزنی خوای گەورە. ئەگەر تووشیشت بوو وأن الله جعله رحمة للمؤمنين، تاو رحمة بوت من باكم نية، ما دام رحمة بيت فالخير ما اختاره الله لنا. خير لو داك أخوة بومي هلا بجارت خو مش هاوش ناكم وناش ترسم